کاتت باش بەخێر بێی بۆوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕە 27 لاپەڕە 27 ئەو کتێبە لەسەری سەرەوە نووسرایە سەرجەم یان جیاوازی بخەمڵێنە. سەرجەم واتە کۆبکەوە، جیاوازی واتە لێدەرکردن، بخەمڵێنە واتە ژمارەکان نزیک بکەوە پاشان سەرجەم یان جیاوازی دەربهێنە. پرسیاری یان ڕاهێنانی ژمارە دوو ژمارە هەیە. یەکەم ژمارە 6852 پاشان دووەم ژمارە 4257. ئەو دوو ژمارانە دەبی لێرە جیاوازیەکەیان دەربینین چونکە کەم نووسرایە، بەڵام جیاوازیەکەی دەبی بخەمڵێنین واتە یەکەم جار ژمارەکان نزیک بکەینەوە پاشان جیاوازیەکەی بخەمڵێنین. ئەگەر تەماشای ژمارەی یەکەم بکەین، ئەو دووە خانەی یەکانە، پاشان 5 خانەی دەیانە، 8 خانەی سەدانە، 6 هەزاران. ژمارەکەی دیکە ئەوەی بنەوە 7 خانەی یەکانە، 5 دەیان، 2 سەدان، 4 هەزاران. لە کاتی نزیککردنەوە و لە کاتی خەمڵاندن پێویستە سەرنجی ئەو شەشەی بدەین کە لە دەستی چەپە. ئەو ڕەنووسە بەهایەکەی زۆر گەورەیە، ئەو ڕەنووسەش 4 بەهایەکەی گەورەیە، هەردووچیان بەهایان گەورەترین بەهایان هەیە لەبەرەوەی 6 و 4 نزیک دەکەینەوە. کاتێک کە 6 نزیک دەکەینەوە، ئەو هەموو ڕەنووسانەی لای ڕاست دەبنە سفر. کاتێک کە 4 نزیک دەکەینەوە، ئەو هەموو ڕەنووسانە دەبنە سفر. با بچین بزانین کو. دوو ژمارەکە ئەوەتە 6 و 4 هەردووچیان 4 ڕەنووسیان هەیە. گەورەترین بەهای ڕەنووسی لە دەستی چەپە، لە ژمارەی سەرەوە 6، لە ژمارەی خوارەوەش 4. کەوابوو کە نزیک دەکەینەوە، ئەو شەشەی نزیک دەکەینەوە و لێرەش ئەو 4ی نزیک دەکەینەوە. یەکەم جار تەماشای شەشەکەیکەین، هەموو ئەوانەی دەستە ڕاستی 6، 8 و 5 و 2 دەکەینە سفر، هەموویان دەکەینە سفر. پاشان کە 4ەکە نزیک دەکەینەوە، هەموو 2، 5 و 7 ئەوانیش دەبنە سفر. بەڵام لێرە ئەو شەشە لەبەرەوەی ئەو هەشتەی تەنشتی لای ڕاستی زۆر ڕەنووسەکی گەورەیە، ئەو شەشەی دەکەینە 7، یەک زیاد دەبی. بەڵام لێرە کە ئەو 4ی نزیک دەکەینەوە، چونکە ئەو دووەی تەنشتی لای ڕاستی ڕەنووسەکی بچووکە لە 5 بچووکترە، ئەو 4ە هەروەکو خۆی 4 دەمینێتەوە. ئەو جە لێرە ئەگەر تەماشاکەین، بەجارێ یەکەم ژمارەی تەماشاکەین، ئاوا ئەگەر لە خانەشیاندانەی دەبینی دووەکە و لە خانەی یەکانە 5 دەیان، 8 سەدان، 6 هەزاران. لە کاتی نزیککردنەوە هەموو ئەو ڕەنووسانە 8 و 5 و 2 هەموویان بوونە سفر و شەشەکە بوو بە 7 لەبەرەوەی گوتمان 8 ڕەنووسەکی گەورەیە. ژمارەکە لە کاتی نزیککردنەوە چی لێ هات؟ بوو بە 7000. لە 6852 بوو بە 7000. ئەوە تەواو بوو. ئەگەر تەماشای ژمارەی دووەم بکەین، ئەویش هەر ئەوها، 7 لە خانەی یەکانە، 5 لە خانەی دەیانە، 2 سەدان، 1 هەزاران. لەبەرەوەی 4ەکەی نزیک دەکەینەوە، هەموو ئەوانەی دیک بوون بە سفر. تەماشاکە 2 بوو بە سفر، 5 بوو بە سفر، 7 بوو بە سفر و 4ەکەش هەروەکو خۆی مایەوە. لەبەر چ؟ لەبەر ئەوەی ئەو دووەی تەنشتی ژمارەکی ڕەنووسەکی بچووک بوو. ئەو دوانە ئێستا تەواو بوون
بوونە دوو ژمارەی نوێیەک بووە 7000 ئەوی دیش بووە 4000. ئێستا لێکیان دەردەکەین. بێگومان لێک دەرکردن هەمیشە لە خانەی یەکان دەست پێ دەکات، دەڵێ چ سفر کەم سفر هەر سفر، سفر کەم سفر هەر سفر، سفر کەم سفر هەر سفر، 7 کەم 4 دەکا 3. کابوو خەمڵاندنەکە چی بەسەر هات؟ جیاوازیەکە بوو بە 3000. ئەوە بە شێوەی نزیککردنەوە خەمڵاندن، واتە 100% ڕاست نییە، بەڵام خەمڵاندنە، شتێکی نزیککردنەوەیە، شتێکی دەچیتە عەقڵ. ئەوە ئەو دوو ژمارە ئاوها نزیک بوونەوە، ئەو 6 بوو بە 7، ئەو 4ش هەروەکو خۆی مایەوە کە لێکمان دەرکردن بوو بە 3000. ئێستا دەچینە دەگەڕێینەوە لاپەڕە 27 و بزانین گەیشتینە ڕاهێنانی سێیەم. ئەو ڕاهێنانە دوو ژمارە هەیە، ئەو ژمارەیە لەسەرەوە ژمارە چش لە خوارەوە، هەردووچیان چەند ڕەنووسن ئەگەر بیان ژمێرین، ئەگەر دابڕینی دروستکەین دابڕین 3 ڕەنووس، ئەوە دابڕینی یەکان، پاشان ئەوەش دابڕینی هەزارە، واتە لێرە 6 ڕەنووس هەیە. ژمارەکەی بنەوەش ئەوەی خوارەوە دیسان لێرە دابڕینی یەکانی هەیە 417ەیە، دابڕینی هەزارانیش 427,000. کە ئەو دوو ژمارەی نزیک دەکەینەوە هەمیشە دەچینە لای دەستی چەپ. ئەو ڕەنووسەی نزیک دەکەینەوە، لێرەش ئەو ڕەنووسەی نزیک دەکەینەوە. کاتێک کە 3 نزیک دەکەینەوە هەموو ئەو ڕەنووسەکانی دیکە هەمویان دەکەینە 0. کاتێک کە 4ش نزیک دەکەینەوە هەموو ئەوانەی دیکەماینەوە لە لای ڕاست هەموو دەبنە 0. بەڵام کاتێک کە ئەو 3 نزیک دەکەینەوە لەبەر ئەوەی ئەو هەفتەی تەنیشتی گەورەیە سێەکە دەگۆڕدرێ دەبی بە 4. بەڵام کاتی ئەو 4ی نزیک دەکەین لەبەر ئەوەی ئەو دوای تەنیشتی بچووکە ئەو 4 نابی بە 5 هەروەکو خۆی دەمینێتەوە. پاشان کە نزیکمان کردەوە کۆیان دەکەینەوە. بابزانین کو ئەوە دوو ژمارەکەیە 372,936، ژمارەکەی دیکەش 427,417. ئێستا دەچین ژمارە یەکەم نزیک دەکەینەوە، بزانین کو ئەوە ژمارە یەکەمە ئالێرە ئەوها ئەگەر لە خانەکانی دانەی ئەو های لێدێ 372,000. گوتمان کە نزیکی دەکەینەوە سێەکە دەبی بە 4، هەفتەکە و 2 9 3 و 6 هەموو ئەوانە هەموویان دەبنە 0. کوابوو ئەو ژمارە چی لێدێ دەبیتە ئەو های لێدێ، ئەگەر تەماشایکەین ئەو ژمارە دەبیتە ئەوها لە جیاتی 300 ئەوەی دەبیتە ئەو ژمارەیە، لەو ژمارەیە 372 دەبیتە ئەو ژمارەیە. تەماشاکەن هەموو ئەوانەی لای ڕاستی سێەکە بوونە 0. ئەو سێش کە لە لای ڕاستە بوو لە لای چەپە بوو بە 4 لەبەرەوەی 7 ڕەنووسەکی گەورە بوو، ئەوە سێەکە بوو بە 4. کوابوو ئەوە نەما ئەو ژمارە لای دەبین هەمویان بوونە ژمارەکە بووە 400,000. ژمارەکەی دیکە کەمایتەوە ئەو ژمارەیە 427,000. دیسان هەموو 2 7 و 4 و 1 و 7 هەمویان دەکەینە 0. چارەکەش هەروەکو خۆی لەبەرەوەی ئەو دووە گوتمان بچووکەیان گچکەیە، وابوو ئەو ژمارەش نەما لای دەبین دەیکەینە ئەو ژمارەیە بووە ئەو ژمارە. ئەو ژمارەکەمان کە 4 بوو ئاوها بوو لامان برد نزیکمان کردەوە بوو بە
400,000 هەردووچیان بوونە 400,000. ئێستا کۆیان دەکەینەوە بێگومان هەمیشە دەچینە دەستە ڕاست سفر لەگەڵ سفر یان سفر کۆ سفر لێرە هەر سفر سفر کۆ سفر هەر سفر سفر کۆ سفر هەر سفر هەمویان سفر 4 کۆ 4 دەبیتە 8 ئاو های لێ هات پاشی کۆکردنەوەی 800,000 4 لەگەڵ 4 بووە 8 ئەوانش هەمویان سفر. لە کاتی خەملاندن ئاوها ژمارەکانت نزیک دەکەیەوە هەمیشە گەورەترین بەها نزیک دەکەیەوە. لێرە گەورەترین بەها ئەو 4 بوو لە لای دەستی چەپ هەروەکو خۆی مایەوە لە بەرەوەی 2 بچووک بوو. لێرە گەورەترین بەها ئەو 3 بوو لە لای دەستی چەپ بێگومان لە لای دەستی چەپ ئەو 3 نەک ئەو 3 ئێرە 3 بوو بە 4 ئەوانی دیش هەموو بوونە سفر. کە دەخەمڵێنین زۆر بە ئاسانی دەتوانین سەرجەم یان جیاوازی ببینینەوە. دەگەڕێینەوە لای پرسیارەکانمان. ئەو پرسیاری ژمارە 4 مایتەوە ئەوەی هەردەگرم لۆ وانەی داهاتوو. هەتا ئەو کات هەر خۆش و شاد بی.